کاک فایق بەخێر بێ بۆتە ئێستا تەنها 12 ئەندامی پەرلەمانی کوردستان ئێمزایان کردووە بۆ بانگێشکردنی یاخود لێپرسینەوە لە وەزیری سامانە سروشتەکان. بەڵێ زۆر سپاس سڵاو بە ئێوە سڵاو بە بینەرانی کەناری NRT. دیارە ئەو یاداشتەکە ئاراستە کراوە بە پێی پەیڕەوی ناوخۆ، هیچ کێشەوگیر و گرفتێک نییە و ژمارەیەکی یاسایی نییە بە پێی پەیڕەوی ناوخۆ بۆ بانگەشتکردنی وەزیر بۆ لێپرسینەوە. تەنها یەک پەرلەمانتار خۆشی دەتوانێت ئەو کارە بکە، بەڵام ئەوەی کە یاداشتەکەی ئێمە 12 پەرلەمانتار ئیمزای لەسەر کردووە کۆکردنەوەی کۆی پرسیارەکانی ئەو ئەندامانەی پەرلەمانە کە ئیمزای ئەو یاداشتەیان کردو ئەوە حاڵەتێکی زۆر ئاساییە. واتە پەیوەندی بە زۆرینە و کەمینەوە نابێت. نا زۆر ئاساییە ئەو حاڵەتە، تەنها یەک پەرلەمانتاریش بە پێی پەیڕەوی ناوخۆ ئەوەی کە لە پەیڕەوی ناوخۆ ئاماژەی پێدراوە یەک پەرلەمانتار دەتوانێت ئاساییە و لێپرسینەوە کا، بەڵام ئەوەی ئێمە کە زیاتر ئیمزامان لەسەر کردووە. کوردستان وەڵامی چی بۆ داواکاریەکەتان؟ بەڵێ ببوورە ئەگە دووبارە بکەوە. سەرۆکاتی پەرلەمانی کوردستان وەڵامی چییە؟ بەسەرۆکایەتی پەرلەمان یاداشتەکەی وەرگرتووە ئامادەکاری دەکا بەوەی کە لە داهاتوودا بخاتە بەرنامەی کارەوە. کەواتە ئەگەری ئەوە هەیە کە لێپرسینەوە بکرێت لە وەزیری سامانە سروشتەکان؟ بەڵێ بەدڵنیای ئەمە بەپی پەیڕەوی ناوخۆ یاداشتێکمان ئاراستە کردووە و هیچ ڕێگریەک نییە بۆ ئەو حاڵەتە، تەنها ئەوەی کە سەرۆکایەتی پەرلەمان ئەوان لە دەسەڵاتی ئەواندایە کە بۆکەی دەیخێنا بەرنامەی کارەوە. بۆ بانگێشتی وەزیری سامانە سروشتەکان دەکەن. بەڵێ دیارە من دەمەوێت ئاماژە بەوە بدەم کە کۆی کێشە و گیر و گرفتەکان لە وڵاتەدا بەشە سەرەکیەکەی کە بلانی کەم مەسەرەن بڵین 190 ئەگەر 100 نەبێت بلانی کەم 190 بۆ 95 کێشە و گیر و گرفتەکان پەیوەندی بە کێشە و گیر و گرفتی داراییەوە هەیە لە وڵاتەکەمانداوە. سەرچاوەی سەرەکی دارایی ئێمە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە. من دەبێت لێرە ئاماژە بەوەش بدەم لە هەر وڵاتێکدا لە کە داهاتی ئەو وڵاتە بە پێی یاساوە لە چوارچێوەی یاسا مامەڵی پێوە نەکرا، دیارە کۆی سیستمی حکومڕانی لە وڵاتەدا دەکەوێتە ژێر پرسیارەوە. بەو دەلیلەی کە باس ئێوە دەکەم لە چوارچێوەی یاسادا داهات مامەڵی پێوە نەکرێ ئەوەیە ئەگەر لە ساڵانی ڕابردووداوە پێش لە ساڵی 2013دا پێش 2014 ئەوەی کە بودجەی ئێمە لە 170 لە حکوومەتی فیدراڵی هاتە هەرێمی کوردستانەوە بە هەر کێشە و کەم و کوڕیەکەوە بێ بە هەر کەلەبەرێکەوە هەبێ، بەڵام لە چوارچێوەی یاسایەکدا کە پێی دەگوترێت یاسای بودجەی گشتی لە پەرلەمانی کوردستاندا ئەو یاسایە پەسەند دەکراوە کۆی ئەو داهاتەی کە پێی دەگوترێت 170 لەو یاسایەدا بەش دەکراوە دابش دەکراوە دواتر پەرلەمان چاودێری چۆنیەتی خەرجکردنی ئەو بودجەی دەکرد، بەڵام لە دوای دابڕانی ئێمە و ئەوەی کە حکوومەتی فیدراڵی گەماروی ئابووری خستە سەر هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستانیش بڕیاری ئەوە درا کە هەنگاو بەرەو سربەخۆیی ئابووری بنرێ و هەرێمی کوردستان سربەخۆنەوتی خۆی هەناردە بکاوە بفرۆشەوە داهاتی خۆی پەیدا بکە. ئەو داهاتە تا ئێستا بە پێی یاسا مامەڵی پێوە نەکراوە لەبەر ئەوەی کە نەهاتوۆتە پەرلەمان و نەکرد نەهاتوۆتە پەرلەمان، بەڵکو خازع نییە بۆ چاودێری دیوانی چاودێری داراییش کەواتە لە دەرەوە یاسا مامەڵی پێوە کراوە تەنها یەک وەزارەت و دەکرێت بڵین یەک وەزیر مامەڵی پێوە کردووە وە کۆی پڕۆسەی پەرلەمانتارێکی فراکسیۆنی پارتی کاک فایق ڕەخنە دەگرێت لەم هەوڵەی ئێوە بۆ لێپرسینەوە لە وەزیری سامانە سروشتەکان، دەڵێت ئەم پرسە بە سیاسی کراوە. وەڵامی ئێوە چییە؟ ئێمە هیچ کارێکمان نەکردو، تەنها ئەوەی کە بە شوێن قوتی خەڵکدا ڕۆیشتوین، ئەوەی کە قوتی خەڵکی لە بەردەستە، ئەوەی کە پێشتر ئاماژەم پێداوە سەرچاوەی داهات لە وڵاتەدا نەوتە و نەوتیش ئەوە وەزارەتی سامانە سروشتیەکانە مامەڵی پێوە دەکراوە دەکرێت بڵین ئەوە وەزیری سامانە سروشتیەکان بۆ وەزیری دارایی لێپرسینەوەی لەگەڵ ناکرێت. دیارە تا ئێستا ئەم داهاتە لە بەردەست وەزیری سامانە سروشتیەکاندایە و تەنها ئەوەی کە ئێمە لە یاداشتەکە ئاماژەمان پێداوە مەسەلە هەر داهاتەکە نیە، کۆی پرۆسەی نەوتی ئەوەی کە لە وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزیری سامانە سروشتیەکان مامەڵی پێوە دەکا هەر لە گەڕان و دۆزینەوە و بەرهەمهێنان و هەناردەکردنی و فرۆشتنی و کۆکردنەوەی داهاتەکەی و مامەڵەکردن بە داهاتەکەی تا ئێستا لەلایەن وەزیری سامانە سروشتیەکانەوە بۆیە لێپرسینەوەی ئێمە لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکانە. پرۆسەی ناردنەدرەوەی نەوت هەرێمی کوردستان شەفاف نییە لە ئێستاشدا؟ نا بە هیچ جۆرێک بەلای ئێمەوە کۆی پرۆسەکە ناشەفافە ئەوەشی کە ئێمە ماوەی زیاتر لە ساڵەکە لە کاری پەرلەمانتاری خۆماندا لە ڕێگەی لیژنەکەەوە و لە ڕێگەی پەرلەمانەوە چەند کۆبوونەوەمان لەگەڵ وەزارەتی ناوبراو کردووە بۆ بەرچاوڕوونی زیاتری ئێمە. بەڵام باسی ئەو کۆبوونەوانە بکەم کاک فایق، کۆبوونەوەتان کردووە دانیشتن کراوە ڕاپۆرت خراوەتە ڕوو
بۆ لەو کاتەدا ئەم مناقشانە نەکراوە کە ئێستا داوای لێپرسینەوە دەکەن لە هەموو کۆبوونەوەیەکدا بە وردی مناقەشە کراوە و کێشەی ئێمە کێشەی سەرەکی ئێمە لەگەڵ ئەو ژمارانەیە کە وەزارەتی سامانە سروشتەکان دەیخاتە ڕوو چونکە ئەو ژمارانە بۆ ئێمە مەوسوق نین لەبەرەوەی ئێمە ئەگەر وەکو پەرلەمان ئەرکی چاودێریمان هەبێ و ئەوە وەزارەتی سامانە سروشتیەکانیش کە ئێمە چاودێری دەکەین ئەو ژمارانە دەخاتە بەردەم بەڵام لایەنی سێم کە دیوانی چاودێری دارە یا هەر جیهەتێکی ترە کە بتوانێت تەصدیقی ئەوە بکەوە ئێمە پێمان وایە چەندین جار ئەمە مانگوتوێتەوە حکومڕانی لەسەر ئەساسی سیقە ناکرێ بەڵکو ئەوە بە شێوەیەکی مؤسساتی و بە شێوەیەک دەکرێت کە لایەنی سێم لانی کەم هەبێت کە تەصدیقی هەموو ئەو ژمارانە بکەوە ئەگەر ژمارەکەەوە هەموێرەکان نادروست بن ئێوە چۆن دەگەن بە دروستی ژمارەکان ئێمە بەردەوامین لەو پرۆسەیە دیارە لە سەرەتاوە هەوڵماندا من دەمێ بگەڕێمەوە بۆ ئەوەی کەمە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لە پەرلەمان هەوڵی بە دامەزراوەیی کردنی دۆسینەوەتماندا لەو ڕێوەی کە پاکێجێکمان لە پرۆژەیە نەکرێت بە دامەزراوەیی ببوورە ئەگەر دووبارەی بکەوە کێ ڕێگرە لەوەی کە بە دامەزراوەیی نەکرێت دیارە ڕێگریەکان ئێمە دەبێت بەورتر باسی ئەو ڕێگریانە بکەین ئێمە سێ پرۆژە یاسامان تقریبا پاکێجێک بوو سێ پرۆژە یاسای ئەساسی تێدا بوو لەوەی کە هەر لە دۆزینەوە و بەرهەمێنانی نەوتا دەکاتە هەناردەکردن و بە بازارکردن و فرۆشتنی نەوەت وە کۆنتترۆلکردنی داهاتەکەی لە ڕێگەی سێ پرۆژە یاساوە کە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و غازیەکان کە ئەمان پەیوەست بوو بە کۆنتترۆلکردنی داهاتی نەوت یاسای دۆزینەوە و کۆمپانیای کوردستان بۆ دۆزینەوە بەرهەمێنانی نەوت کۆمپانیای کوردستان بۆ هەناردەکردن و بە بازارکردن و فرۆشتنی نەوت سەرڕای ئەوە یاسای تریش بۆ مامەڵەکردن لەگەڵ بەرهەمە ناوخۆییەکان بەڵام ئەوەی کە تا ئێستا تەنها یەک پرۆژە یاسا ئەوەی سندوقی کوردستانە بۆ داهاتە نەوتی و غازیەکان جێبەجێ کراوە کە ئەوە جێبەجێ کراوە تا ئێستا ببوورە پەسەند کراوە بەڵام جێبەجێ نەکراوە بەوەی کە دەبوایە لە دەی هەش کاندیدەکان بۆ پێکەێنانی دەستەی سندوقەکە بەڕێوەبەری سندوقەکە لەلایەن حکوومەتەوە کاندید بکرێ بۆ پەرلەمان بەڵام ئەوە کەم تەرخەمیەک بۆ لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە تا ئێستا نەیتوانیوە کەواتە وەزارەتی سامانە سروشتەکان کاتێک کە دەڵی داهات لای ئەوانە باشە ئەوەی کە پەیوەندی هەیە بە یاسای سندوقی داهاتی نەوتی هەرێمی کوردستان و غازی هەرێمی کوردستان کە جێبەجێ نەکرابێت وەزارەتی سامانە سروشتەکان چی بکات؟ وەزارەتی سامانە سروشتەکان تۆ ناکرێ مەسەلەن بەو دەلیلەی کە تا ئێستا لە چوارچێوەی یاسایەکدا ئەم داهاتە ڕێک نەخراوە کۆنتترۆل نەکراوە کەسێک بەتەنها بە میزاجی شخصی مامەڵە بە داهاتی ئەم وڵاتەوە بکە من لە سروشتەکان بەبەستە بەڵێ بە دڵنیاییەوە من لە پرسیارەکەی پێشوشدا لەسەر داهات ویستم ئاماژە بە یەک نمونە بکەم ئێمە لە کۆتایی خولی گرێدانی ڕابردوو لە سی حوزەیران دوا کۆبوونەوەمان بۆ وەکو لیژنە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان لەو شوێنەدا سەبارەت تەنها بە خاڵی داهات دیارە کۆمەڵک بابەتە بوو گفتوگۆی لەسەرکرا بەڵام من تەرکیز دەکەمە سەر خاڵی داهاتەکە لەوێدا بڕیاری ئەوە درا چۆن ئەوان پێڕاگەیانن کە وەزارەتی سامانە سروشتیەکان بەرنامەیەکی داناوە لەگەڵ کۆمپانیایەک عەقدی کردووە کە هەموو 15 مانگێک 850 ملیۆن دۆلار بێتە ئەم وڵاتەوە کەواتە ئێمە لەو کاتە لە 36 ئەوەیان پێڕاگەیان کە هەتا 15 ملیۆن دۆلارەکە دەگاتەوە بە دەفعاتی هەفتانەیە لە دوای ئەوە بۆ 15 دەبای 850 ملیۆن دۆلاری تر بگاتە هەرێمی کوردستان کە موچەی مانگی شەشی لێ بدرایە نە ئەوەی 15 موچەی مانگی پێنجی لە کاتی خۆیدا پێدراو کە زۆریش تاخیر بوو و نە 850 ملیۆن دۆلارەکەی تری کە تا 15 تا ئێستا بە تەواوی دیارە بۆیە ئەمە سەرڕای کۆمەڵێک داهاتی زۆر کە لە ناوخۆدا هەیە مانگانە لە بۆ هەردوو پاڵاوگەی کەڵک و بازیان کە بۆ بەرهەمە نەوتیەکان بەکارهێنرێ نزیکەی 120 تا 130 هزار بەرمیل زانیاری ترمان هەیە 167 هزار بەرمیلی تر ڕۆژانە بە تەنکەر هەناردە دەکرێت ئەمە بجگە لەو ژمارە زۆرەی کە دەدرێت بە پاڵاوگە نایاساییەکان ئەمە هەموو داهاتێکە ئەگەر من حساباتێکم لەسەر کردووە ئەگەر تەنها بە 40 دۆلاری حسابی بکەی مانگانە زیاتر لە ملیارێک و 200 ملیۆن دۆلار تەنها داهاتی نەوتە کە ئێمە موچەی فەرمانبەرانمان تەنها 750 ملیۆن دۆلار و ئەویش نادرێ بۆیە بۆ بەدواداچوون و بۆ ڕوونکردنەوەی زیاتر و بۆ زیاتر وەرگرتنی بەرچاوڕوونی و لێپرسینەوە لەسەر کۆی ئەم داهاتانە ئەو یاداشتا بەشێک لە یاداشتەکە بۆ ئەو مەبەستەیە باشە لە ئێستادا لیژنەی وزە و سەرچاوە سروشتەکانی پەرلەمانی کوردستان بە هیچ شێوەیەک ئاگای لە داهاتی نەوت نییە؟
نەخێر بە هیچ شێوەیەک ئاگای لێ نییە و ئەوە وەزارەتی سامانە سروشتیەکانە لە شیوێکە و پەرلەمانیش لە شیوێکە و تەنانەت دیوانی چاودێری دارایش بە هەمان شێوە داد و بێدادی لەسەرەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان ڕێگەی پێ نادا چاودێری داتاکانی بکەوە چاودێری ئەو داهات و بڕی بەرهەمێنانی پێتان وایە بە لێپرسینەوە لە وەزیری سامانە سروشتیەکان ئێوە دەگەن بەو زانیاری و ژمارانی کە دەتانەوێت؟ ئێمە پرۆسەیەکە پرساندنە دیارە کە بانکشتی پەرلەمان دەکرێت بۆ پرسینەوە کۆی ئەو پرسیارانەی و پرسیاری تری زۆر لەسەر کۆمپانیای وەهمی لەسەر گرێبەستی 50 ساڵە لەگەڵ حکوومەتی تورکیا لەسەر گرێبەستی گرێبەستەکانی بەرهەمێنانی نەوت و کۆی پرۆسەی نەوت پرسیارێکی زۆر هەیە دیارە پەرلەمانتاران هەموو لەوێ ئازادن پرسیارەکانی خۆیان ئاراستە بکەن و بەڕێز وەزیری سامانە سروشتیەکانیش ئازادە چۆن وەڵامی پرسیارەکان دەداتەوە لەو شوێنەدا کە وەڵامی وەزیری سامانە سروشتیەکان مقنیع نەبوو بۆ پەرلەمانتاران دیارە لە دوا پرۆسەدا دێتە سەر ئەوەی کە دەنگ بەم وەرگرتنەوەی متمانە دەخرێتە دەنگەوە یان نە ئەوە حاڵەتێکی ترە بەڵام ئەگەر وەزیر بانگێش کرا و راپۆرتێکی پێشکەش کرد هاوشێوەی جارەکانی تر چۆن گومان وەک دەڵێ وەڵامەکان ئەگەر مقنع نەبوو پێشتر باسم کرد ئێمە تێرمان خواردووە لەو ژمارە بێجیانانەوە تێرمان خواردووە لەو راپۆرتانەی کە ئێمە متمانەمان پێینێ بەڕاست زۆر بە سەراحەت ئەمە دەڵێن لەبەر ئەوەی بەڵام لەگەڵ ئەمەشدا کاک فایق ئێوە ئاگاتان لە داهاتی نەوت نییە چۆن بەراوردی دەکەن ئەو ژمارانەی ئەو دەیخاتە ڕوو بە چ ژمارەیەک دەکەن کەواتە ئێمە ئاگامان تا ڕادەیەک زانیاریمان هەیە لەسەر بڕی نەوتی بەرهەمهێنرا و لەسەر بڕی ئەو نەوتەی ئەوەی لە ناوخۆدا سەر دەکرێت و ئەوەی بەتەنکەر هەنادە دەکرێت دیارە بەراوردکردنی ئەمە بەوە ئێمە دەگەنێ نەتیجەیەک سەرەڕای ئەوە مامەڵەکردن دەمن دەمە بێ مەسەر ئەوە مامەڵەکردن لەگەڵ بەرهەمە ناوخۆییەکان لەوەی کە لە مەسەلەی نەوتی ڕەشە لەگەڵ کۆمپانیا وەهمیەکان یان کڕینی گاز ئۆیل بۆ وێزگەکانی کارەبا یان دابین نەکردنی غازی سروشتی بۆ وێزگەکانی کارەبا کە زەرەری ملیارەها دۆلاری لە وڵاتەداوە لە ساڵانی ڕابردوودا کۆی ئەمانە بۆ ئێمە من پێم وایە کۆمەڵێک پرسیارن کە پێشتر ئێمە هەموو ئەم پرسیارانەمان کردو وەڵامەکانی مقنیع نەبووە کۆمەڵێ بەڵێنراوە لانی کەم وەکو خۆی جێبەجێ نەکراوە پێم وایە ئەو پرسیارانە بۆ ئێمە ئەوە هۆڵی پەرلەمان دەزانێت تا چەند پرسیارەکانی ڕابردوودا لە ماوەی نزیکەی 50 خولەکدا وەزیری سامانە سروشتیەکان لە پرۆگرامی تاوتوێن ئارتیدا کۆمەڵێک ژمارەی خستەر و وەڵامی زۆربەی پرسیارەکانی دایەوە لەباری داهاتی نەوتەوە دیارە ئەو ئازادە لەوەی کە بەتەنیا دێتە کەناڵێک وە بە ئارەزووی خۆی ڕقم لێدا بەڵام ئارەزووی خۆی ڕقمی لێدەدا ئەو ئێمە من پێشتر باسم کرد هەرچی ئەو ڕقمانەی کە لەوێ لێدا بڵێ بۆ ئێمە هیچ متمانەیەکمان پێی نییە وە کۆی ئەو راپۆرتانەشی کە دێت و کۆمەڵە ژمارەی ڕیسکردوانەتان پێی نییە یان نادروستە بەلای ئێوە ئێمە متمانەمان بەو ژمارانێ لەبەر ئەوەی شەهادەی دیوانی چاودێری دارایی پێوە نییە بەڵێ لە پەرلەمانی کوردستاندا تا چەند فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئاگاداری ئەم لێپرسینەوەیە کە دەتانەوێت بیکەن من دیارە یاداشتەکە دوێنێ پێشکەش کراوە و ئەو حاڵەتە ئاساییە لەو ڕۆژەدا کە ئەو یاداشتە چۆنەڵی تەقدیم دەکرێت چەند پەرلەمانتارێک ئیمزای دەکەم حاڵەتە زۆر ئاساییە دوجارەوە ئاساییە کە ئاگادار نەبێ بەڵێ زۆر ئاساییە چونکە دوجارەوە سەرۆکایەتی پەرلەمان کە بڕیاریدا بخرێتە بەرنامەی کارەوە ئەو یاداشتە دەخرێتە پۆست بۆکسی هەموو پەرلەمانتارەکانە و پێشتر ئاگادار بەڵام ناکرێت ئەوان ئاگادار بن بەوەی ئێوە داوای ئیمزایان لێ بکەن کە بیکەن یان نیکەن ئەم حاڵەتە ئاساییە پێم وایە لە پەرلەمان ناکرێتەوە بانگشتی وەزیری لایەنێ بکەی بچی پرس بە فراکسیۆنی ئەو لایەنە بکەی دەشێ دوێنێ من ئاگاداری ئەوە نەبووم ڕاستیەکەی دەشێ ئەو یاداشتە چوو بێتە فراکسیۆنی بەڕێزان لە فراکسیۆنی زەرد کەسیان لەوێ نەبوو بێ یان کەسێکی داوایان کرد کاک فایق لێپرسینەوە لە وەزیری دارایی بکرێت زۆر زۆر هاوڕان لەگەڵیانەوە من خۆم هاوکاریانە بم ئەمزا دەکەی بۆی کە وەزیری دارایی بانگێشی پەرلەمان بکرێت من بەڵێنیان پێدەم ئەگەر یاداشتەکەیان ئامادە کرد بە تەسەلسولی یەکەم تەرکەن بۆ ناوی من بەڵام جەنابەت لە سەرەتای قسەکاندا ینی بەرگریت کرد لە وەزیری دارایی وتت کێشەکە لای سامانە سروشتیەکانە داهاتەکە لە لای وەزارەتی سامانە سروشتیەکانە من تا کەم تەرخەمیەک نییە لە وەزارەتی داراییدا ئەگەر کێشەیەک پەیوەندی بە وەزارەتی داراییەوە هەبێت لەسەر ئەو ساڵ و چەند مانگەی کە لەوێ کاری کردووە با ئەوان هەرچی دۆکومنتەیە لەسەر وەزارەتی دارایی بهێنن من زۆر ئاساییە من وتەبێژی هیچ وەزارەتێک نیم و هیچ وەزیرێک بۆ من هێڵی سوور نییە ئەوەی کە من ئاماژەشم پێدا ئەوە وەزارەتی سامانە سروشتیەکانە لەبەر ئەوەی کۆی داهاتەکە وە کۆی پرۆسەی نەوتی کە تەنها داهات نییە
مامەڵەکردنە بەنەوتەوە لەژێر دەستی وەزارەتی سامانە سروشتیەکاندایە کەواتە ئێمە چی لەگەڵ وەزارەتی دارایی بڵین کە لە ماوەیەکی پێشودا ئەو چوە بۆ تورکیا بۆ ئەوەی ئیستیلام و تەسلیمی ئەو ژمارە حسابی بانکیە بکات کە پارەکە لە هەڵبانکەوە تەحویلی ئەوێ دەکرێت کە دیارە ئەوە کۆی داهاتەکەش نییە. باش ئێستا وەزارەتی دارایی ینی وەزیری دارایی ئەوەی ڕاگەیاندووە کە ڕێکارەکانی گواستنەوەی داهاتی نەوت بۆ سەر حسابی وەزارەتی دارایی تەواو بووە تەنها وەزیر دەتوانێت پارەکە خەرج بکات. ئەوە بڕیارێکی سەرۆکی بەڕێز ئەنجومەنی سەرۆکی وەزیران بوو کە لە سیوێژی پێنجی ئەم ساڵدا ئەو بڕیارە درا کە زۆریش تەخیر بۆ ئێستاوە تەمەنا دەکەین وە هیوادارین کۆی ئەو داهاتە لە چوارچێوەی یاسادا مامەڵەی پێوە بکرێ و تەسلیمی وەزارەتی دارایی بکرێ کە لەژێر دیوە لەژێر چاودێریی توندی مامەڵە دەکرێت بۆ داهاتە؟ بەڵێ بە دڵنیاییەوە لە دەرەوەی یاسا و نمونەیەکی زۆریش لەو بابەتە هەیە لە ماوەی ڕابردوودا هەبووە کە لە دەرەوەی یاسا مامەڵە بەو داهاتەوە کراوە. تاکەی ئێوە دەڵێن ئێمە ئاگامان لە داهاتی نەوت نییە داهاتی نەوت ناشەفافە بۆ ئەم پرسە لە دەرەوەی پەرلەمان قسەی لەبارەوە نەکراوە ینی سازان دەکرێت بۆ پۆستەکان بەڵام سازانێک ناکرێت لەسەر داهاتی نەوت کە ئێستا قوتی خەڵکەوە خۆت دەڵێ. دیارە ئێمە لەو بابەتە نەگنەوەستاوین بەداخەوە ئێستا پرسی گرێ کوێرەی سەرۆکایەتی هەرێم سایی کردووە بەسەر هەموو کێشەکاندا بەڵام ئەوەی کەوەکو ئاگری بنخۆڵە مێژماوەتەوە کە کێشەیەکە هیچی کەمتر نییە لەو کێشەیە کێشەی داراییە و ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لە پەرلەمانەوە هەروەگەوەی لە سەرەتاوە ئاماژەم پێدا هەوڵمانداوە لە ڕێگەی بە موئەسەساتیکردنی ئەو وەزارەتەوە و لە بتوانین کۆنتترۆلی ئەو داهاتەوە بکەین و بتوانین لە چوارچێوەی یاسادا مامەڵەی لەگەڵ بکرێ بەڵام بەداخەوە دیارە هەلوو مەرجەکە وا بووە کە تا ئێستا تەخیر بووە و یەکێک لەو کێشە و گیر و گرفتانەی کە منەڵم بەداخەوە یەکێک لە یاساکان پەسەند کرا بەڵام تا ئێستا تەخیر کرا جێبەجێکردنەکەی تەخیر بووە کە هیوادارم لە داهاتوودا هەم ئەو یاسایە جێبەجێ بکرێەوە هەم یاساکانی تریش کە راپۆرتیان ئامادەیە بتوانین بە زووترین کات پەسەندی بکەین و کۆی پرۆسەی نەوتی و داهاتەکەی بخینە چوارچێوەی یاساوە. باشە بۆ ئەمە ڕووی داوە کە ڕاگەندراوێکی وەزارەتی کارەبایە ئاماژەی بۆ داوەکە بەهۆی نەبوونی گازی پێویستەوە حوت یەکەی وێزگەی کارۆگازی هەولێر ڕاگیراون. بەڵێ دیارە ئەوە یەکێکە لە چی شەو گیر و گرفتەکانی تری ئەو وەزارەتە کە بە یەکداچوونی هەیە لەگەڵ هەندێک وەزارەتی تر ئەوەی کە وەزارەتی دارایی پێشتر باسمان کردەوە بە یەکداچوونێک هەیە لەسەر مەوزوعی داهاتەکە لەگەڵ وەزارەتی کارەباش دیسان بە یەکداچوونێکی تری هەیە لەسەر ئەوەی کە هەموو ئەو وێزگانە دیارە وێزگە غازیەکان یان هەموو ئەوانەی کە بە سوتەمەنی کار دەکەن سوتەمەنیەکەی لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە دابین دەکرێت و ئەمە یەکێکە لەو گیر و گرفتانەی ئەمڕۆ کە وەزارەتی کارەبا 700 مێگاوات لە وزەی کارەبای دەچێتە دەرەوە هاوڵاتیان بێ کارەبا دەبن لەو شوێنەدا کە بەهۆی کەمی سوتەمەنیەوەیە دیارە وەزارەتی کارەبا دەستەوستانە بێ و ناچارە پەنابەرێتەوە بە وەزارەتی سامانە سروشتیەکان چونکە ئەوە وەزارەتی سامانە سروشتیەکانە بەرپرسە لە دابینکردنی سوتەمەنی و دەبێت دیسانەوە وەزارەتی سامانە سروشتیەکان سەبارەت بە گازێکی لە وڵامەکانی وەزیری سامانە سروشتیەکان دەڵێت ئەمە پەیوەندی هەیە بە جۆری گازەکەەوە کە دەبێت جۆرێکی باش هەڵبژێرین بۆیە بەو شێوەیە کەمەیەوە ناتوانێت پێداویستیەکانی وەزارەتی کارەبا پڕ بکاتەوە. چی دەڵێن لەو بارەیە؟ من ئەو پرسیارە ئەگەر بۆم زیاتر بۆم ڕوونکەیەوە چونکە بەشێک لە وێزگەکان بە غازی سروشتی کار دەکەن ئەگەر غازە سروشتیەکە باش نەبووە بە یەکێک لەو گرێبەستانەوە هەیە کە کراوە لەگەڵ کۆمپانیایەک بۆ دابینکردنی گاز بەوەی کە ئەو جۆرە گازەیەکە باشەوە دواتر مۆریدە ئەهلیەکانیش بەکاری دەهێنن. ئەوەی کە پەیوەندی بە گازۆیڵەوە بێ دیارە کۆی ئەو گرێبەستانش کە لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە دەکرێت بۆ دابینکردنی گاز ئۆیل کە بەداخەوە نرخێکی زۆری کارەبای هەر بۆ خۆی بە نرخە زۆرەکە کێشە و گیر و گرفتێکی زۆرە هەروەها لە چەندین ساڵی ڕابردوودا کە کۆی ئەو گرێبەستانەی کردووە گرێبەستەکان دیارە بە شێوەیەکی شەفاف نەبوون و بە نرخێکی زۆر گاز ئۆیلیان کڕیوە و کوالیتێکی زۆر خراپیشی هەبووە بە زۆر بەسەر وێزگەکانی کارەبایاندا سەپاندووە. ئەوەی کە پەیوەندی بە کێشەکەی ئەمە چەند ڕۆژەوە هەیە لە دابڕینی غازی سروشتی لەلایەن کۆمپانیای دانەغازەوە دیارە ئەوە کێشەیەکی ترەوە پەیوەندی بە کوالیتیەوە نییە. بەڵێ سەبارەت بەوەی کە دەوترێت لە پاش پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پرسی داهاتی نەوت دەبێتە جێی مشتمڕی لایەنەکان پێتان وایە ئەوە دەبێتە قۆناغی تری مشتمڕەکان؟ بە دڵنیاییەوە خۆ ئەگەر مەسەلەکە پرسی سەرۆکایەتی هەرێمیشی بەسەردانە هاتە ئێمە بەردەوام بووین لەو کێشەیە و گەیشت بووینە ئەوەی کە دوای تێپەڕبوونی ساڵێک و چەند مانگ لە کاری ئێمە
و پەیوەندی بەردەوامی ئێمە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان نەمانتوانیوە بە تەواوی کۆنتترۆلی بکەین لەبەر ناشەفافبوونی ئەو وەزارەتە و ئەو وەزارەتەش دیارە ئەوەی کە داهاتی خەڵک وە قوتی خەڵک چۆن دەڵێ پەیوەندی بە قوتی خەڵکەوە هەیە بە دڵنیاییەوە خەڵک موچەی فەرمانبەران تا چەند بۆتە قوربانی ئەم پرسە ئەم شمڕەکە وەزیری سامانە سروشتەکان دەڵێت ئەم پرسە بە سیاسی کراوە تێکەڵ کراوە بە پرسی سەرۆکاتی هەرێمی کوردستان. من تەنها ئەوە ناڵێم ئەگەر لە لای بەڕێزیانەوە ئەو پرسە بە سیاسی کرابێ و دەستی بەسەر قوتی خەڵکدا گرت بێ بۆ مەرامێکی سیاسی ئەگەرنا لایەنەکانی تر معلومە کە ئەو داهات لە ژێر دەستیانە و تەنها سەرچاوی داهاتنەوەتە ئەویش لە ژێر دەستی وەزیری سامانە سروشتیەکانە و دەکرێت ئەو لە نیەتی خۆیەوە لە دڵی خۆیەوە ئەم قسەی کردبێت کە ئەو بەمە بەستێکی سیاسی دەستی بەسەر قوتی خەڵکدا گرت بێ بۆ مەرامی سیاسی بەکاربێنێ کە ئومێدەوارم ئەمەوانە بێ. زۆر سپاس دەکەین سپاس بۆ فایق مستەفا ئەندامی لیژنەی وزە و سەرچاو سروشتەکانی پەرلەمانی کوردستان. وەزارەتی